ئایا سەرۆکی حکوومەت لە زۆنی سەوز هەز بە ئارامی ناکات؟ ئێرە قەزای خوڕماڵە و ساتی تێپەڕبوونی قافڵەی ئۆتۆمبیلەکانی مەسرور بارزانیە. ئەم هاوڵاتیانە دەیانەوێت داواکاریەکانیان بە سەرۆکی حکوومەت بگەێنن. لەم گۆشەیەوە دەردەکەوێت ئەم گەنجە بەم شێوازە هێرش دەکاتە سەر ئۆتۆمبیلەکەی و هێلکەی تێدەگرێت. جوڵەی خێرای ئۆتۆمبیلەکەش بۆ دەستگیرکردن و هێرشکردنە سەر گەنجەکەی و ئەمەش دیمەنی دوای هێرشی پاسەوانەکانی سەرۆکی حکوومەتە، وەک دەردەکەوێت بە ئۆتۆمبیلەکەیان هێرشیان کردوتەوە سەر و لە زەوی داخستویانە. هێرشکردنە سەر کاروانی ئۆتۆمبیلەکانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە کاتێکدایە کە ناوبرا و هەمیشە بە هەستیاریەوە سەردانی زۆنی سەوز دەکات، هەر بۆیەش هێزی تایبەت بۆ پاراستنی لە هەولێرەوە دایەنێت. بەپێی ئەو گرتە ڤیدیۆیانەی بڵاوکراونەتەوە لە شەوی ڕابردووەوە هێزەکانی زێرەڤانی سەربەپارتی ڕەوانەی سنووری هەڵەبجە کراون و ئەرچی پاراستنی سەرۆکی حکوومەتیان لە ئەستۆ گرتووە. بە پێو زانیاریانەی دەستسبەی کەوتون لە کاتی سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ زۆنی سەوز چەند پشتێنەیەکی ئەمنی تایبەت دروست دەکرێن بۆ پاراستنی. بازنەی یەکەم لە یەکەی پاسەوانە تایبەتیەکانیەوە دەست پێ دەکات و بازنەی دووەم هێزەکانی زێرەڤانی و ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی پێکی دەهێنن. لە بازنەی سێیەمی ئەمنیشدا هێزەکانی زێرەڤانی و هێزەکانی ئاسایش و هەندێک کات هێزەکانی کۆماندۆ ئەرچی پاراستنی ئەو ڕێگەیانە لە ئەستۆ دەگرن کە کاروانی ئۆتۆمبیلەکانی سەرۆکی حکوومەتیان پێدا تێدەپەڕێت. ماوەڵەکەی سەرۆکی حکوومەت لە زۆنی سەوز پەیامێکی ڕوونە، ئاماژەیەکە بۆ ئاستی لاوازی متمانەی بەهێزە ئەمنیەکانی زۆنەکە و هەمیشە ترسی هێرشکردنە سەری هەیە. پەیجە نزیکەکانی پارتی هێرشکردنە سەر کاروانی ئۆتۆمبیلەکانی بارزانی لەلایەن ئەو گەنجەوە بەهاندانی یەکێتی دەزانن و پێیان وایە بۆ ناچارکردنی کاردانەوەی پاسەوانەکانە تاوەکو لە هەڵمەتی هەڵبژاردندا لە دژی بارزانی بەکاری بهێنن. لە هەمان کاتدا توندوتۆڵی ئەمنی جموجۆڵەکانی سەرۆکی حکوومەت لە زۆنی سلێمانی و بەرپرسانی یەکێتی لە زۆنی هەولێر ئاماژەیەکی دیکەی ڕوونە بۆ نەبوونی هێزی نیشتیمانی و دابەشبوونی هێزەکان بەسەر پارتەکان و تەنانەت گروپی ناوحیزبەکاندا. ئەگەرچی بەرپرسانی حکوومەت بانگەشەی پلان و هەنگاوەکانی یەکگرتنەوەی ئەو هێزە ئەمنیانە دەکەن، بەڵام ئاسۆیەکی ڕوون و هەنگاوی عملی لەو بوارەدا بەدی ناکرێت یان بۆلانی کەم بۆ چەندین ساڵی دیکە ئەم دابەشبوونەی هێزە ئەمنیەکان بەردەوام دەبن. زیاتر لە 10 ساڵ دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری